سیاسەتی حەکیمانەی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەت کاراکردنەوەی پەرلەمان وا فارگۆنەکەی دەگاتە جێ. وەک چاودێران دەڵێن ئەوەی یەکێتی لەم قۆناغ و هەلومەرجەدا کردی ڕنگدانەوەی خەمە نیشتیمانیەکانیەتی بۆ یەکڕیزی و ڕێکخستنەوەی ناوماڵی کورد. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وابووە کە کێشەکان تەنها و تەنها بە دانوستان و بە گفتوگو و بە لێکتێگەشتنی هاوبەش و چڕکردنەوەی هەوڵەکان بوو بەدیهێنانی ئیرادەیەکی هەوبەش بۆی بتوانن بگەنە ئەنجامێکی هاوبەش کە خوشبەختانە ئێستا ئەنجامەکە خەریکە دەردەکەوێ و دەرکەوت کە سیاسەتی یەکێتی سیاسەتێکی دروست بوو کە بیاوێ هاوسەنگیەک لە نێوان هێز و لایەنە سیاسەکاندا بەدی بێنێ. ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەست بەماندوو بوون کە هەموو ئەو گلەی و گەزەندانەی تێپەڕان ئەو دۆخە سەخت و ئاڵۆزەی تێپەڕان شان بەشانی شەڕی داعش کە لەلایەک ئێمە ئەرکە گرنگەکەمان شەڕی داعش و بەرەنگە ڕوبەڕووبوونەوەی داعش و پاراستنی ناوچەیەکی گرنگی هەرێمی کوردستان بوو لە هەمان کاتیشە بەردەوام لەسەر مێزی گفتوگۆ لە هەوڵ و تێکۆشان نبووین هەوڵی نزیکردنەوەی لایەنەکان خۆشبەختانە لەو دوایەدا دەرەنجامەکەی دەرەکەوە لایەنەکان ئەگەنە نەتیجەیەکی واسات کە کارەکردنەوەی پەرلەمانە. لە هەموو قۆناغەکانی کاری سیاسی یەکێتی بە دڵسۆزی و فیداکاری و خۆنەویستی بۆ خزمەتی خەڵک دەناسرێتەوە. ئەم چاودێرانە دەڵێن هەر کاتێک کوردستان ڕوبەڕووی ناکۆکی و ئاڵۆزی سیاسی بوو بێتەوە ئەوە یەکێتی بەرژەوەندیەکانی خۆی وەلاوە ناوە و هەموو هەوڵەکانی خستووەتە خزمەتی چارەسەرکردنی کێشەکان. پێشیان وایە یەکێتی لەگەڵ سەرهەڵدانی کێشەکان دەیتوانی سوودی گەورە بەدەست بخات بۆ خۆی، بەڵام خەمی میلەتی بۆ خۆی هەڵبژارد و گرتیە ئەستۆ وا کاروانەکەشی دەگاتە جێ. یەکێتی چاو لە بەرژەوەندی حیزبی نەبووە، لە چاو لە بەرژەوەندی گشتی بووە. ئەگینە دەیتوانی ئەگەر بوو بەرژەوەندی حیزبی بووە ئەیتوانی دەستکەوتێکی یەکجار گەورە لە هەرێمی کوردستان لە سای ئەو دووخانە هەمارێک کە هاتوتە کایە بەدەستبێنێ، بەڵام یەکێتی بەرژەوەندی خۆی لە بەرژەوەندی باڵای گەلی کووردە دەبێنێ و دەستکەوتەکانی خۆی لەو دەستکەوتانە دەبێنێ کە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگ بێ. ئەو کێشە سیاسیانەی ئەو دوایش کە دروست بوو بە تایبەتی لە کاتی تاحتیلکردنی پەرلەمان و یەکێتی نیشتیمانی کوردستان چەند خەیارێکی لەبەردەسا بوو کە هەڵی بژێرێ. خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان خەیارە گرنگەکە کە خەیاری خزمەتی خەڵک بوو و هەموو بەرژەوەندیەکانی خەڵکی خستە سەر بەرژەوەندیەکانی خۆیەوە. یەکێتی خەتی چارەسەرکردن و مێزی گفتوگۆی کرد بە ڕێچکەی خەبات و پێداگری لەسەر گفتوگۆ کرد لە بینی لایەنە سیاسیەکانە بە تایبەتی بۆ چارەسەرکردن و کارەکردنەوەی پەرلەمان. یەکێتی و مێژووەکەی پڕاوپڕە لە قوربانیدان بەخۆی و هەوڵدان بۆ گەیشتن بە ئامانجە نیشتیمانیەکان سەرتاپای باڵای یەکێتی گرتووە. هەر کاتێک کێشە و ناکۆکی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتبێت ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەنگەری چارەسەرکردنی کێشەکانە خۆی بینیوەتەوە و هەوڵی تەواوی داوە بۆ کۆتایی هێنان بەو کێشە و ناکۆکیانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتبێت. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.